سڵاوتان لەبێ من دکتۆر هەڵوێستم. ئەمڕۆمان تەرخان کردو بۆ باسی هۆرمۆنی تێستۆستیرۆن یان وەک پێی دەوترێت هۆرمۆنی پیاوان. هەرچەندە ئەم دەستەواژەیە زۆر تەواو نییە چونکە ئەم هۆرمۆنە تەنیا لە پیاواندا نیە و ژنانیش هەیەە بەڵام بە بڕێکی کەمترە هی ئەوان. فەرمانی ئەم هۆرمۆنە چییە؟ ئەگەر هۆرمۆنی تێستۆستیرۆن لە جەستەدا کەم بێتەوە چیت لێ دەکات؟ ئەگەر زیاد بکات چیت لێ دێ؟ ئەی چارەسەری هەیە ئەم کێشانە لەگەڵم بن بە ئەمڕۆ وەڵامی ئەمانە هەمووی بینەوە. تێستۆستیرۆن هۆرمۆنێکە و لە پیاواندا گونەکان و لە ژنانیشدا هێلکەدان دروستی دەکات و دواتر لە ڕێی ڕژێنی ئەدریناڵەوە کە لەسەر گورچیلەکانمانە دەردەدرێت. کاری ئەم هۆرمۆنە چییە لە جستەی پیاواندا؟ یەکەم کاریگەری هەیە لە دروستبوونی ئەندامەکانی زاوزەی پیاوان و دەرهاتنی ڕێش. دووەم ماسولکە و ئێسکەکانمان بەهێز دەکات. سێم دروستبوونی سپێرم و ئارەزوەکان ڕێک دەخاتەوە. چوارەم هانی جستە دەدات کە خڕۆکە سوورەکانی خوێن بەرهەمهێنێت کە ئەم خڕۆکانش کاریان هێنان و بردننی ئۆکسسیجینە لە جستەدا. ئەگەر هۆرمۆنی تێستۆستیرۆن زیاد بکات یان کەم بکات چی دەبێت؟ ئەو پیاوەی هۆرمۆنی تێستۆستیرۆن لە جستەیدا کەمە، یەکەم ئارەزوی سێکسی کەمە، بێجە و کەموزە و ماندووە زۆربەی کات، ماسولکە و ئێسکەکانی لاوازن، چەوری جستەی زیاترە. بەڵام ئەو پیاوانەی هۆرمۆنەکە لە جستەیاندا لە ئاستی نۆرماڵ زیاترە بەم شێوەیە. زۆر تووڕەن، پێستیان چەورە و زیبکەیان زۆرە، قەباری گونەکانیان گەورەترە و توانای وەچەخستنەوەیان کەمە، ئەگەری توشببوونیان بە نەخۆشیەکانی دڵ زیاتر. وتمان ئەم هۆرمۆنە لە ژنانیشدا هەیە بەڵام بە بڕێکی کەمتر. بزانین لای ئەوان چ کێشەیەک دروست دەکات ئەگەر ناڕێکی تێستۆستیرۆن هەبێت لە ناویاندا. ناڕێکی تێستۆستیرۆن لە ژناندا بەتایبەتی ئەو ژنانی کە تێستۆستیرۆن کەمە لە جستەیاندا سەرڕایەوەی کە وەک ئەو پیاوانیان لێ دەکات کە کێشەی وەک بێتاقەتی و بێوزەی و ئێسک و ماسولکە لاوازیان هەبوو لە هەمان کاتدا زۆر ماندویان دەکات وە کێشەی سوڕی مانگانشیان بۆ دروست دەکات و نەزۆکیش لە نێویاندا زیاتر. ئەو ژنانەی کە هۆرمۆنەکە لە نێویاندا زۆرە بە پێچەوانی ئەوانی ترەوە لە شێوە و دەرکەوتنیاندا سیفەتی پیاوانە دەردەکەوێت، وەک دەرهاتنی ڕیش و مووی جەستە، زیبکە و پێستی چەور، گڕبوونی دەنگیان و لە هەمان کاتیشدا سوورێ مانگانەیان تێک دەچێت. ئێستا کاتی پرسیارێکی گرنگە، چ شتێک دەبێتە هۆی ناڕێکی ئەم هۆرمۆنە لە جەستەماندا؟ یەکەم تەمەن، لەگەڵ تێپەڕین تەمەندا هۆرمۆنی تێستۆستیرۆنیش لە جەستەدا کەم دەبێتەوە. دووەم نەخۆشیش بێگومان کاریگەری هەیە، ناچالاکی ئەندامی زاوزێ بۆ نمونە یاخود قەڵەوی، شەکرە و نەخۆشی درێژقایەنەکان کاریگەریان لەسەر کەمبوونەوەی تێستۆستیرۆن هەیە لە جستەدا. سێم دەرمان، بە هەمان شێوە ئەویش کاریگەری هەیە، هەندێک جۆری دەرمانی ئازاشکێن هەن یاخود حەبی هەوکردن و دەرمانی بێهۆشکاری هەن کە کاریگەری ڕاستەوە خۆیان هەیە لەسەر کەمبوونەوەی تێستۆستیرۆن. و چوارەم شێوازی ژیان. شێوازی ژیانیش دەکرێت کێشەی هۆرمۆنمان بۆ دروست بکات. ئەو خواردنانی کە دەیان خۆین، نەجوڵان، سترێسی زۆر ئەمانە هەمووی کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر هاوسەنگی هۆرمۆنەکانی جەستەمان هەیە. ئەی حەل چییە؟ چەند جۆرێک چارەسەرمان هەیە. یەکەم چارەسەری شوێنگرتنەوەی هۆرمۆن، واتە هۆرمۆن ریپلیسمنت تێراپی. لەم چارەسەرەدا لە ڕێی جێڵ دەرزیان لەزگەوە هۆرمۆنی جەستە دەهێنرێتەوە باری ئاسایی و بۆ ئەو کەسانە بەکاردێت کە هۆرمۆنەکە لە جستەیاندا کەمە. دووەم ڕێکخستنەوەی ژیانمان، وەک وەرزشکردن، خواردنی تەندروست، خەوی باش، ئەمانش دەتوان هۆرمۆنەکانی جستەمان ڕێک بخەنەوە. سێم دەرمانیشمان هەیە جگە لەوانی کە باسمان کرد کە هانی دروستکردنی هۆرمۆنی تێستۆستیرۆن دەدات لە جستەدا، واتە ڕاستەوخۆ دەرمانەکە کار بۆ بەرهەمێنانی هۆرمۆنەکە دەکات. چوارەم هەندێک جار کێشەیەکی دیکە لە جستەماندا هەیە و بەوانەی کە باسم کرد نە بە دەرمانەکە، نە بە لەزگەکە، نە بە شێوازی ژیانەکە چاک نابینەوە. هەر بۆی پزیشکان دەچن چارەسەری نەخۆشی شاراوەکە دەکەن کە بۆتە هۆی ئەمە و دواتر هۆرمۆنەکە خۆی دێتەوە باری ئاسایی. هۆرمۆنی تێستۆستیرۆن هۆرمۆنێکی زۆر گرنگی جستەی هەمومانە. ئەگەر دەزانیت ئەو نیشانانەی کە باسم کرد لە خۆت، منداڵەکەت یان یەکێکی دیکە لە ئەندامانی خێزانەکەتدا هەیە و نەیانزانیوە هۆکارەکەی ئەم هۆرمۆنەیە یاخود ئاگاداری ئەوە نین کە چارەسەرێکی هەیە، پێیان بڵێن کە سەردانی پزیشک بکەن چونکە چارەسەری هەیە. ناڕێکی ئەم هۆرمۆنە ناڕێکی ژیانی سێکسی و ئێسک و ماسولکەکان و لایانی دەرونی و بەگشتی هەموو جستت بۆ دروست دەکات و گرنگە تا زووە چارەسەری بکەیت. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەموو لایەک.